هاورێنم کاتتان باش سڵە بۆ ڕێسەوانە هێژە دەنگی من تێ هاورێنم کاتتان باش دەنگم باشە تکە ڕادەوەستین تۆزێک تا هەموو هاوڕێیان کۆ دەبنەوە تۆزێک قسە و باسی زۆر زۆر گرنگ دەکەین کە لە مێدیاکاندا باس ناکرێ و یانیش کەم باس دەکرێت ئەویش استراتیژی نوێی ئیسلامی دەوڵەتی تورکیا دژ بە کوردانی هاوسەرێک واتە ئاک پارتیە کوردیەکان لەکوێدا دەمەزرێن چۆندا دەمەزرێن ئەو ئاک پارتیانە واتە باس لە سەر لە نوێ دیزاینکردنەوەی کوردستان و هەوڵی سەر لە نوێ دیزاینکردنەوەی کوردستان و هەوڵی ڕادەستکردنی ئەو کوردستانە بە ئاک پارتیە کوردەکان واتە حیزبوڵڵای کوردی دەکەین تکایە لەگەڵمان دابن ئەو بابەتە زۆر زۆر نوێیە زانیاری نوێی تێدا شڕۆڤەی نوێی تێدا ئەو هاوڕیانەی لەسەر خەتن دەنگم باشە ئێوار باش ماڵی دەنگێ من تێ ماڵی دەنگم باشە ماڵی دەنگێ من تێ ماڵی دەنگم باشە تشتێکی بنویسە ماڵی ئاغیبتەر دەنگێ من تێ هاوڕێیان دەنگم باشە تکایە شتێکم بۆ بنووسن ئەو هاوڕێنەی لەسەر خەتن ئەو هاوڕێیانەی لەسەر خەتن دەنگم دێ شتێکم بۆ بنووسن دەنگ ئۆکەی هەربژی ماڵی ئەگەرەک سپاس هەواڵن هێژە ئەو بەرنامەی بە سۆرانی دەبێت لێز بە سۆرانێکی وسا داخم و هونژی ژێفان بکەن هاوڕێیان بابەتێکی زۆر زۆر گرنگە بابەتێکی زۆر زۆر نوێیە باس لە استراتیژی دەوڵەتی تورکیا استراتیژیەکی نوێی دەوڵەتی تورکیا بۆ کوردستان دەکەین ئەو استراتیژیە وا پێدەسێ پێشتریش هەبووە بەڵێ هەبووە لە کاتی هەڵبژاردنەکاندا هەبووە ئێستاکەش هەیە دوای هەڵبژاردنەکاندا ئێمە بینیمان هەندێک کەتینە دوودڵێ ئایا ئەو استراتیژیە بەر لەوەی لەدایک ببێ مرد یان ماوە هەربژی ها ئەمینی هەربژی مراد بۆ زارجیک زۆر زۆر سپاس ئەو استراتیژیە یعنی دوودڵیەک هەبوو ئەو استراتیژی بەری لەدایک ببە مرد یان نا لە سەروێ دوودڵی هەبوو خویا دکا نیشان دەدا ئەو استراتیژیە سەر لە نوێ کار دەکا هەتا وەکو ئێستاش کار دەکا دەگاتە کوێ ناگاتە کوێ ئەمیان نازانین ئەو استراتیژیە سی ئەتوانین ناوی لە بکەین دیزاینکردنەوەی کوردستان و ڕادەستکردنی بە تاڵیبانە کوردیەکان دەتوانین بڵێین دیزاینکردنی کوردستان و ڕادەستکردنەوەی بە ئاک پارتیە کوردیەکان دەتوانین بڵێن مارجینالکردنی کوردستان چ ناوی لێدەنەی لێ بنێ بەڵام باس لەوانە دەکەین بەگشتی لەو بەرنامەیەدا باس لە پەیوەندی نێوان ئۆپەراسیۆنەکانی ئێستا لە کوردستانی عێراق و هەوڵی ئۆپەراسیۆن لە کوردستانی سووریا و سیاسەتی ئاک پارتی و دەوڵەتی تورکیا لە ناوخۆی کوردستانی تورکیادا لە دیاربەکر و دێرسم و وان و حەکاری و شەڕنەخ و لە هەمان کاتدا ئەمە دەبەستینەوە بە هەوڵی هێزە ئیسلامیە کوردیەکانی کوردستانی عێراق پەیوەندیەکانیان لەگەڵ حیزبوڵڵای تیرۆریستی کوردی لە کوردستانی عێراقدا چیە و چۆن بێشەرمانە ئەو حیزبانە پڕۆپاگەندا بۆ حیزبوڵڵای تیرۆریستی کوردی دەکەن باس لەوە دەکەین یەک بە یەک شەن و کەویان دەکەین ئەمڕۆکە تکایە لەگەڵماندا بن تکایە هەوڵ بدەن لە ئێستاوە بە تەنیا لایک مەکەن بە تەنیا قسە مەکەن بەڵکو شایر بکەن بەڵکو بڵایی بکەنەوە تکایە بڵایی بکەنەوە لە ئێستادا ئەم زانیاریانە نەکەس دەوێری باسی بکە نەکەس جەسارەتی هەیە باسی بکە وەنە لێکۆڵینەوەی کەسەکان ڕۆژنامەنووسە تەمبەڵەکان دەگاتە ئەو ئاستەی بتوانن لەو بارەیەوە لێکۆڵینەوە بکەن بەداخەوە کۆمەڵێک ڕۆژنامەنووسی دیجیتال پەیدابوونە هەندێک ڕۆژنامەنووسێ دیجیتال پەیدابوونە زانیاری و ئاگاهیان تەنێش دەربە ژۆڕاتی بە تۆنان زانیاری و ئاگایی تێ بەڵام کی ڕاستە کیژان نەڕاستە ئەو بەخۆ بچە
کتابێکی بخوێنی پەرتووکێکی بخوێنی لێکۆڵینێکی بکە لەسەر vê mijarê ئەم قەت نابینێ لۆما ئیرۆ ئەم بەحساڤانە هەمیان دەکەن هێویدارم بە دلێوە بێ و یەک دەقە ئەز هەنێکی لێ دنەڕم کە چ بوو پەرتووکێکژی هەبوو من دەخواست بینم سەر سەحنێ هەگەرکو بکارە بەم کوردستاندا حیزبوڵڵاهن ئاناتۆلیسی بەلێ ئەوە ئەو پەرتووکشی ئەو بکەم بزانم کۆپی بکەم یەک دەقە ئەزێ بەگەڕێنجەم وە ببورینن ببورن دێمۆلاتان یەک دەقە تکایە یارمەتیم بدەن یەک دەقە تکایە دێمۆلات هەندێک مەسەلەی کۆمپیوتەر هەندێک زەحمەتە دەبێت تۆزێک سەبر و ئارامتان هەبێ بەڵێ ئەوە جێبەجێم کرد هاوڕێیان خەریکە جێبەجێ دەکەم بەڵێ هاوڕێیان هەروەکو باسم کرد باس لەو بابەتانە دەکەین ئەمانە پەیوەندیان بە یەکەوە چییە استراتیژی تورکیا هەمووتان دەزانن لە پێشەوە چۆن بووە و لە ئێستاوە چۆن بووە لە ئەو شتانەی ئێستا من باسی دەکەم بە تالیبانکردنی کوردستان بە ئەڵقاعیدەکردنی کوردستان بە ئیسلامیکردنی کوردستان لە پێشتریشدا هەبووە لە پێشتردا بۆ هەبووە لەبەر ئەوەی ئیسلامی سیاسی کوردی ئیسلامی سیاسەتی دژ بە کوردە چۆن کوردایەتی دژ بە کوردە کوردایەتی دژ بە کوردە جا کوردایەتیە پەکەکە بێ یەکێتی بێ پارتی بێ بۆ من فەرق ناکە کوردایەتی دژی کوردە ئیسلامی سیاسیش ئیسلامێکی سیاسی دژ بە کوردە من لە بەرنامەکانی پێشودا باسم کردووە ئەوە لە نزیکەوە پەیوەندی بە حتا حدێک پەیوەندی بەو مەزهەبەوە هەیە کە کوردەکان هەڵیان گرتووە مەزهەبی شافعیەت تورکەکان مەزهەبی حەنەفیان هەڵگرتووە جارێکیان لەگەڵ تورکێک کارم دەکرد تورکەکە دیار بوو زۆر موسڵمان بوو و ئاستی ڕۆشنبیری ئیسلامی تورکیشی هەبوو ئیسلامی تورکیاڵێ یعنی لەو بارەشەوە ڕۆشنبیر بوو مەکتەبی ئیسلامیەکانی خوێندەبوون ئیتر ڕۆژێکیان تەماشام کرد چی بوو ئیتر قەڵەم بوو ئێمە قەڵەمی تایبەتمان هەبوون بە قەڵەمی تایبەت لەسەر ئەو ماکینیانەی کە لە دەستماندایە کە لە مۆبایل ئەچوون لەسەر ئەوە ئیتر شتمان دەنووسی و خەتمان لێدەوە ئیمزامان دەکرد و شتیوە بەو قەڵەمانە دەمانکردنەوە جا قەڵەمەکەی ئەو ون ببوو من قەڵەمێکم هەبوو پێمدایتر قەڵەمێکم پێدا وەڵا دوو ڕۆژی پێ نەچوون قەڵەمێک چی لە عەرز دۆزیەوە خستیە جیرفانی خۆکی منیش گوتم بڕۆ ئەوە بیرۆیە لە ئۆفیسەکە دانێ بەڵکو کەسێک ونی کردبێ ئەگەرنا لە بۆ تۆش خراپە گوتی بۆ لە بۆ من خراپە گوتم وەکو دز تەماشات دەکەن و لە کارەکە دەرت دەکەن و منیش پێم خۆش نییە کەسێکم لەگەڵ دابێ وەکو دز تەماشای بکرێ ئەوە لە بۆ منی سوکایەتە گوتی نا ئەوە نابێتە دزی ئەوە دەبێتە لە ئیسلامەتیشدا هەیە دەبێتە جێگۆڕکێکردن بە مادەکە ئیتر زۆرمان گفتوگۆ کردوایی و باسی ئەوەی کرد باسی یعنی تەفسیری دەکرد تەفسیرەکانیشی تەفسیری مەزهەبی ئیسلامی تورکی بوون یعنی حەنەفی بوون کە حەنەفیەت و شافعیەت جیاوازیەتیان هەیە حەنەفیەت لە بۆ هەموو شتێک ئەتوانی شڕۆڤەی خۆی بکە شڕۆڤەی خۆی دەکا مەلەیەک زانایەکی ئاینی خۆیان دینن هی تورک بێ یان هی عەرەب بێ شڕۆڤە دەکا و مەشروعیەت دەداتە دزیەکە ئەو قەڵەمە کە دۆزیەوە چونکە وتی ئەمن ئەو قەڵەمەم لەناو شەریکەتەکەی خۆم دزیوە و لە بۆ شەریکەت لە بۆ کاری شەریکەت بەکاردێنم کەواتە دزی نییە منیش دەمگوت باشە ئەگەر دزی نەبێ غێری مەشروعە خۆ دەبێت و بە ئۆفیسەکەت بڵێ کاکە من قەڵەمێکم ون کردووە ئەو قەڵەمەشم دۆزیەوە قەڵەمم نییە ئێستا ئەتوان بەکاری بێنم حتمما یان یەکێکی نوێت پێدەنیان ئەو چ پێویستەکە دزی بکە ئەویش دەگوت ئەخر حرام نییە ئەخر دزی نییەوە لەسەر ئەوە گفتوگۆمان بوو بەڕاستی ئەمە ئەوای لێکردم لەسەر حەنەفیەت زۆر لێکۆڵینەوە بکەم شت بخوێنمەوە و بەراوردی بکەم لەگەڵ شافعیەت شافعیەت چییە شافعیەت پشت بە بنەماکانی مەدینە دەبەستێ
مدينة نك مكة مدينة يعني أصحاب كان لمدينة سونيان كردوا وانيش لا آية قرآن كان ده بعربي تون نسرة أو نسخة عربية أو وش عربية أنا بأساس ورد جيري 1 مليمتر ناتواني ليلة بدي ناتواني شروع بكي ناتواني برسيار بكي هرتسي كردت كافر دبي أما بيوندي بوه بويا إسلامي سياسي كردي لهر شوينك به إسلامي سياسي خیانەت کارە جا دەمەوێت لەو چوارچێوێدا بپەڕمەوە ناو استراتیژی تورکیا استراتیژی تورکیا لەو بارەیەوە چۆنە لە ساڵی هەروەکو دەزانن لە ساڵی هەشتا و چواردا یانیش هەشتاکاندا باڵێن لە کۆتایی هەفتاکاندا دوو حرەکەتی تندڕەو و ینی چەک بەدەست باڵێ من تندڕە وەکو چەک بەدەست بەکاردێن مە بە ینی مەبەستم ئەوانێکە ئەو حرەکەتانێکە تند و تیژی مەبەستم شەڕی چەکداریە بەکاردێنن دوو حرەکەت لە یەک کاتدا لەدایک دەبن یەکێکە حیزبوڵایە حیزبوڵای کوردی لە باکووری کوردستان دروست دەبێ و یەکێکیان پەکەکەیە و هەردووچیان دوو ئایدۆلۆژیای جیاوازیان هەیە هەردووچیان دوو ئایدۆلۆژیای جیاوازیان هەیە و دژبەیەکیان هەیە و لێیان دەبێتە ناکۆچی خۆی لە خۆیدا حرەکەتی چەکداری لەکوێ هەبێ لەوێ ڕێگانادا بە ئاسانی حرەکەتی دیکە دروست بێ ئەوە بە تەنیا پەکەکە نەیکردو ئەوە پارتی دموکراتی کوردستانیش کردوێتی هەتا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو ئێوە دەزانن خوێنی چەند هەزار کەس ڕژە ئێوە دەزانن چەند ململانێ ناکۆچی کرا ئێوە دەزانن چەند کۆڕ و سیمینار کرا یعنی ئاسان نیە حرەکەتێک ڕێگا بە حرەکەتێکیکەی بدا بە تایبەتی ئەگەر حرەکەتەکە چەکدار بێ ئەوە واقعیەتی کوردستانە ئەوە پەیوەندی بە حیزبێکەوە نیە پەیوەندی بە لۆژیکی چەکداریەوە هەیە لەو چوارچێوەیەدا پەکەکە حیزبوڵڵا لە یەکتریاندا بەڵام پەکەکە بنگەکانی لە لوبنان بوون لە نزیکی حیزبوڵڵای لوبنانی بوو نزیکی ڕێکخراوە فەڵەستینیەکان بوو و نزیکی سووریا بوو سووریاش نزیکی ئێران بوو حیزبوڵڵا لە سەرەتادا چۆن دروست بوو من لەسەر ئەوە ئەگەر هەڵان نەبم بابەتێکم نووسی بەڵام ئێستا کە لەبەردەستم نییە لە فێسبووکە کەمدایە لەسەر حیزبوڵڵا هاوڕێیان حیزبوڵڵا بە کورتی بۆتان باز بکەم با زۆر لە کاتتان نەگرم هەر لەو سەردەمانەدا لە ساڵی هەشتاکاندا لەلایەن حوسێن ڤەلی ئۆغڵو ساز دەبێت حوسێن ڤەلی ئۆغڵو کەسێکی نورجیە لەسەر تەریقەتی نورجیە ئیتر ڕادەپەڕێ بە بڕوای من بە پێی ئەو لێکۆڵینەوانەی ئەمن کە لەسەرم کردووە پاشان ئەوانەی تورکی دەزان هەندێک پەرتوکیان پێدەم وە داوا لە وەرگێڕانی ئەوانەی کتاب وەردەجێڕن بە تایبەتی لە تورکیەوە بۆ کوردی داوایان لێ دەکەم ئەو پەرتوکە بکەنە کوردی و لە هەمویان زیاتر پێشکەش بە سڵاحەدین و عەلی باپیر و محەممەد بازیانی و ئەوەی بزوتنەوەی ئیسلامی ناوی چیە ئەوانە هەمویان پێشکەش بەوانە بکەن پێش هەمویان دوای ئەوە بیدەنە خەڵک چونکە لەو بارەوە هەندێک کێشە هەیە ئێستاکە باسی دەکەم حوسێن ڤەلی ئۆغڵو لەو سەردەمەدا دەکەوێتە ژێر کاریگەری کۆماری ئیسلامی ئێران کۆماری ئیسلامی ئێران تازە دێتە سەر دەسەڵات و مانۆڕی سەربازی ساز دەکات دژایەتی ئەمریکا دەکات ئیتر گەف و گوڕ لە ئیسرائیل و لە کافرەکان دەکات و ئەمە وا دەکات کەسێکی وەکو حوسێن ڤەلی ئۆغڵو بیر لەوە بکاتەوە کە حیزبێکی ئیسلامی کوردی توندهاژۆ ساز بکە کە بزانم هەمە ڕسمی بەڵێ ئەمە ڕسمەکەیەتی دەیبینن هاوڕێیان ڕسمەکەیەتی بەڵێ ئەمە ڕسمەکەیەتی دەیبینن ئەمە حوسێن ڤەلی ئۆغڵووە ئەمە ئەو کاتەدا ئەو حیزبە ساز دەکات و لە کاتێکدا کە ئەو حیزبە ساز دەکات
وەکوتم لەلایەک کۆماری ئیسلامی ئێران تازە دروست بووە دەکەوێتە ژێر کاریگەری کۆماری ئیسلامی ئێران و لە هەمان کاتدا پەکەکە تازە دروست بووە و شەڕی چەکداری تازە دەستی پێکردیە 84 ئەوانە بەڵام بەش بەر لە 84 خۆ لە شارەکاندا شەڕە دەبانچە و شەڕە بڕنەوشتیوە کەم کەمە هەبووە لەو هەڵ و مەرجەدا دروست دەبێ و دەوڵەتی تورکیا هەموو ڕێگاکانی لە پێشدا دەکاتەوە هەموو ڕێگاکانی لە پێشدا دەکاتەوە بۆ ئەوەی پەلاماری پەکەکە بدە ئەو قسەی ئەوانە دەیکەن و ئیسلامیەکانی دیکە دەکەن ئەسڵ و ئەساسی نییە کە پەکەکە بە هاوکاری هێزی دیکە ئەوەی کردووە من کە لە دیمەشق بووم ئەو زانیاریانم بەدەست گەیشتن کە لەو سەردەمەدا عەبدوڵڵا ئۆزەلان دوو جار چۆتە بەر دەرگای سەرۆکی حیزبوڵڵای لوبنانی حەسەن نەسڕوڵڵا و تکای لێ کردووە داوای لێ کردووە یارمەتی بدە بۆ ئەوەی حیزبوڵڵای کوردی شەڕ بە پەکەکە نەفرۆشێ شەڕی گەریلاکان نەکە چونکە ئەگەر ئەوان خۆیان پێ ئیسلامێکی نیشتیمان پەروەرە دژی دەوڵەتی تورکیان نابێ شەڕی ئێمە بکەن دەبێت شەڕی دەوڵەتی تورکیا بکەن لە ساڵی هەشتاکانەوە هەتاوەکو کۆتاییەکەی باز دەکەم هەتاوەکو کۆتاییەکەی واتە هەتاوەکو 2000ەکانیش حیزبوڵڵا هەتاوەکو هەڵدەوەشێتەوە هەتاوەکو سەرۆکەی دەکوژن حیزبوڵڵا هیچ کات چالاکیەکی لە بەرامبەر دەوڵەتی تورکیا نەکردووە جگە لە یەک چالاکی نەبێت ئەویش لە بەرامبەر فەرماندارێکی پۆلیسی دیاربەکر بووە فەرماندارە پۆلیسەکە کەسێک بووە هەم پۆلیس و هەم بیرۆکرات بووە بیرۆکرات سیاست نازانێ بیرۆکرات کاری ئیستیخباراتی ناکات بیرۆکرات تەماشای قانون دەکات تەماشای دەستور دەکات لەکوێ دەستورە بێت لە دەستور و لە قانوندا حرەکەتێکی ئیسلامی چەکدار لە کۆماری تورکیای علمانی قەدەغەیە نابێ ڕێگای پێ بدرێت ئەو بەردەوام ڕێگەیان لێ دەگری هەر کاتێک هێرشێک بێنە ناو دیاربەکر هێرشێک بکەن ڕێگەیان لێ دەگرێت چونکە بە تایبەتی لە هەرێمە کوردیەکان و لە ئیستانبول لە گەڕەکە کوردیەکان لە باتمان لە دیاربەکر و ئیستانبول و ئەو شوێنانە بەردەوام حیزبوڵڵا یەک چالاکی وەکو داعش بەڵام داعش زۆر زۆر لەوانە نیشتیمان پەروەرترە بە ئەخلاقتریش بوو لە حیزبوڵڵای کوردی چۆن داعش لە ئیسلامیە کوردیەکانی کوردستانی عراق بە ئەخلاقتر بوو من بەرپرسیارەتیەوە ئەو قسەیە دەکەم داعش لە حیزبوڵڵای کوردی زۆر زۆر بە ئەخلاقتر بوو لەو بارەیە بە ئەخلاقتر بوو داعش جیاوازی نەدەکرد لە بینی عەرەب و کوردوانە چێ بەیعی پێ نەدابا ئەوەی دەکرد بێڕۆن حەیفە کرمانجی نییە کاکێ بێڕون بە کرمانجی بەرنامە ساز دەکەم ئەوێ سۆرانی شکایەت دەکەن ئەگەر بە سۆرانی بکەم ئەوێ کرمانجی شکایەت دەکەن چ بکەم وەڵڵاهی دەوێ کورد هەنێکی فێر بە بنج هەفتوو فام بکەن پرانی کورد بەحسا نەتەوی بوونێ دەکەن نەتەوی بوون چییە هون ژزارەوەیە هەفتوو فام نەکەن یان بەڕاستی منجی بەخۆ شتێک فام نەکرد ئەس چ بکەم یانی ئەس چ بکەم ئەس بەکیژان زمانێ باخم یانی نابەوسا یعنی هون هەوڵ بدەن لە سۆرانیژی گۆدار بکەن جارە یەکەمین گۆدار نەکرد جارە دوێمین هونێ فێم بکەن مام چاو فێری کرمانجی بوون ئەموسا مەگۆداری سترانان کرد مەگۆداری پرۆگرامی کورمانجی کرد مە ئەو فێم کرد لۆ ماژی کاکۆ هونجی ئەو بکەن یانی هەوڵ بدەن فام بکەن ئەس دێمەوە سەر بابەتەکە لە گەلک سوپاسکە کێ بێڕون نانا پرسگەک نیە من تەنێ خواست ئەو بکەم هەنێکی تەوزیح بدەم سۆرانی و کرمانجی چاوا بکەم یعنی لەو سەردەمەدا حیزب عەبدوڵڵا ئۆجەلان 2000 هەوڵی داوە لەگەڵ سەرۆکی حیزبوڵڵا حەسەن نەسڕوڵڵا چاپێکردنی ساز کردووە بۆ ڕاگررتنی حیزبوڵڵای باکوور یان حیزبوڵڵای تورکیا کە هەمویان کوردن حیزبوڵڵا لەو سەردەمەدا وەکوتم لە دیاربەکر و لە ئیستانبول و لە باتمان و لەو شوێنە یەک چالاکیە بەتەنیا یەک چالاکی دەکرد ئەویش چ بوو هەر کوردەی بەیعی نەدابووە بۆ هەر کوردێکی موسڵمان ئەڵێن بەیعی نەدابووە حیزبوڵڵا ئەوە دەیان کوشت مەلای مزگەوت ئەگەر کلیلی مزگەوتی تەسلیمی حیزبوڵڵا نەکردووە بۆی لە مزگەوت کۆبوونەوەکانیان بکەن دەیان کوشت زۆر مەلای مزگەوت هەبوون کوشتویان
لە دیاربەکر چێ اعترازی هەیە کامە ڕۆشنبیری ئیسلامی خوانەناس اعترازی هەیە با پەیوەندی لەگەڵ هیوا خۆشناوە بک من بەڵگەکانی پێدەم من ناوی پێدەدەم من تەلەفۆنی بنەماڵەی ئەو مەلایە مسلمانەی پێدەدەم لەبەر ئەوەی کلیلی مزگەوتی تەسلیمی حیزب الله نەکردووە پێی گوتووە ئێرە ماڵی خوایە ئەتۆ ڕێکخراوێکی سیاسی چەکداری بۆت نییە لە ماڵی خوا کۆبوونەوە بکەی شەو هاتوونە کوشتیانە کامە بە ئەوەیەوە قسە دەکەم بە پرسیاریەوە قسە دەکەم بە سلاحەدین بڵێن بە عەلی باپیر بڵێن بە محەممەد بازیانی بڵێن بە هەموو ئیسلامیەکان بڵێن بە ئیسلامیە نەرمڕەوەکان بڵێن بە ئیخوانەکان بڵێن با پەیوەندی بکەن بە هیوا خۆشناوە بزانن ئەوانە هەمیان یەک بێک بە بەڵگا بە ڕسم بە کامێرا حتا تەلەفۆنی خزم و کەسەکانیان پێدەدەم لە دیاربەکر لە ئیستانبول ئەوانەی کە موسڵمان بووینە بە دەستی حیزب الله کوردی تورکیا کوژراوە ئەو کاتە عەبدوڵڵا ئۆجلان جاری دووەم کە دەچێتەوە لای حەسەن نەسڕوڵڵا ئەڵێ کاک حەسەن نەسڕوڵڵا چیت کرد ئێمە لە پێناوی قەزیەی فەڵەستینی لە ساڵی هەشتاکاندا شەڕمان کرد حەوت هەشت شەهیدماندا 12 کەسمان ئەسیر بوون ئێوە لە بۆ قەزگەی کورد ئەو کارە بچووکەشتان بۆ ناکرێت حەسەن نەسڕوڵڵا ئەڵێ کاک عەبدوڵڵا داوای لێبوردنەکەم پە هەوڵماندا پەیوەندی بکەین لەگەڵ حیزب الله پەیوەندیشمان لەگەڵیان کردووە جواب نادەنەوە ئێمە چاوەڕێ ئەکەین ئەو حیزب اللهی کە پێشتر نزیکی ئێران بوو نزیکی ئێمە بوو ئەو حیزب اللهی ئێستا کە کەوتۆتە ژێر کاریگەری میت دەوڵەتی تورکیا بەکاری دێنیت لە بۆ هەندێک حیزب الله لە کۆنتڕۆلی ئێمەدا نەماوە ئێمە مافی خۆتانە بەرگری لە خۆتان بکەن ئیتر لەو سەردەمەدا گەریلاکانیش لە بەرامبەر مەفرەزە شاراوەکانی حیزب الله شەڕیان کردووە خەڵکیان کوشتووە من لە کوردستانی تورکیا ماوە من ئەو شتانم بە چاوی خۆم بینیون یعنی گەریلاکان لە شاخێک بوون نەیان دەتوانی بچنە دێهاتێک دوونان پەیدا بکەن دوونانیان لێوەربگرن بەڵام حیزب الله لە پەنای قەرەقۆڵەکە بە سیارە دەهات لە پەنای قەرەقۆڵەکە سیارەی ڕادەگرت دەهاتە دێ تێری دەخوارد تێری سەڵەوات لێدان تێری ئەڵڵاه ئەکبەر دەکرد ئینجا دەهاتە شاخ لەسەر کانی کەمینی داناوە بۆ ئەوەی گەریلایەکی قڕ بەسەر بکوژێت ئەوە کاری حیزب اللهی تورکی بوو هەتا کۆتاییەکەی لە کۆتاییەکەیدا وەکوتم لە کۆتایی هەشتاکاندا حیزب الله ئەمانە خەڵکی کوشت 2000 کوردی مسلمانی کوشت حیزب الله بە تایبەتیش لە ئیستانبول کە ئەمانە کوژران مەسەڵەن بە تەنیا لەو کاتێک کە ئۆپەراسیۆن دژ بە حیزب الله کرا لە ماڵی حوسێن ڤەلی ئۆغڵو لە ئیستانبول بە تەنیا لەوێ 45 جەنازە لە حەوشەکەی دۆزرانەتەوە ئەتووەرە سەرۆکی حیزب بی ئەوەندە قاتیل بی ئەو خەڵکە مسلمانێک کە کوشتوتە لەبەر ئەوەی بەیعی نەداوە یان لەبەر ئەوەی ڕێخنەی گرتووە لە طریقەتەکەت لەبەر ئەوەی گوتێتی نابێ ئیسلام چەک بەکاربێنێ نابێ ئیسلام بە زۆر خەڵک بکاتە مسلمان لەوێدا چوونە لەژێر باخچەکەی خۆیان شاردیتیان ئێمە وەکو وتم لە کۆتاییدا هەندێک بیرۆکرات هەبوون یەک لەوانە گافەر ئۆکان بوو کە مدیری پۆلیس و ئاسایشی دیاربەکر بوو ئەو بیرۆکرات بوو دەیگوت ئەمن عەلاقەم بەوە نیە ئیستیخبارات ڕێگەتدا بە حیزب الله یان نا بێدژی پەکە شەڕ بکە ئەمن ڕێز لە دەستوری بنچینەی دەوڵەتی تورکیا دەگرن بەپێی دەستوری بنچینەی دەوڵەتی تورکیا حیزبێکی چەکدار بۆی نییە حیزبێکی ئیسلامی چەکداری توندڕە و بۆی نییە لە ناوچەی ئێمە چالاکی بکە و ئەوانە قەدەغەنە ئەوانە تیرۆریستن چۆن لە بەرامبەر پەکە شەڕ دەکەم لە بەرامبەر ئەوانش شەڕ دەکەم ئیتر ڕێگای لێ دەگرتن کە ڕێگای لێ دەگرتن ئەوانە ئێوارەیە کەمینیان لە بۆ دانایەوە گافەر ئۆکان و وابزانم 4 کەس لە پارێزبانەکانی کوژرا کە ئەمە کوژرا ئیتر هەموو تورکیا هات ڕاپەڕینی کرد کوردەکانیش ڕاپەڕینیان کرد گافەر ئۆکان ڕاستە کەسێکی پۆلیس بوو ئاسایش بوو ئەو کاتە شەڕیش هەبوو لەگەڵ پەکەکە و ئەویش ڕۆلی هەبوو لەو شەڕەدا بەڵام لە هەمان کەدا وەکوتم کەسێکی بیرۆکرات بوو تێکەڵاوی خەڵکی دیار بەکردە بوو ئامەد سپۆر کە ئێستاشەیە ئەو گروپە فوتبۆڵە کوردیە لاینگرێکی ئەوان بوو
بە ئاڵای ئەوان هەموو جارێک دەچووە ناو ستادیۆمی فوتباڵ و یعنی هەندێک سەمپاتیک بوو لەبەر ئەوەکە کوژرا کوردەکانیش پێیان ناخۆش و تورکانیش پێیان ناخۆش بوو وە بەڕاستی تورکەکان لەبەرەوە پێیان ناخۆش بوو چۆن دەبێ حرەکەتێکی ئیسلامی دواکەوتووی کوردی هەم کوردیە هەم ئیسلامیە لە کۆماری تورکیا علمانیدا بێ لە ناوەڕاستی جادە بتوانانی کەمیندا بنێ بەرپرسیاری پۆلیسی دیار بکرد بکوژێ دەگێ لە بۆ ئەوان ئاڕۆچوون بوو هەموو تورکیا هەستا ڕاپەڕینی کرد ئێتر دەوڵەتی تورکیا و ئەمنیەتی تورکیا و دەوڵەتی قوڵ کۆبوونەوەیان کرد کاکە ئەوەی کردومانە تا ئێستا کردومانە لەمە دوا دەبێت کۆتایی پێبێت کۆتاییان پێینە لە کوێ حیزبوڵایەکەوە هێرشیان کردە سەر ماڵەکانیان لە ئیستانبول هێرشیان کردە سەرماری حوسێن ڤەلی ئۆغڵو حوسێن ڤەلی ئۆغڵیان لەناو ماڵەکە کوژ دوایی ژێر عەرز و بنعەرزی ماڵەکەیان باخچەکەیان هەمووی کۆڵیەوە 45 جەنازەیان دەرهێنان کە بەشێکیان ژن بوون مەلاژن پێی بە کوردی پێی دەڵێن مەلاژن بوون ئەو ژنانەی کە موسڵمان بوون ئیتر ئاینیان خوێندە بوو ئیتر لە تورکیا ئەمە هەیە وەکو چۆن بڵێ ئیمام هەیە مەلا هەیە مەلاژنیش هەندێک ڕۆلی زیاترە لە چاو مەلاژنەکانی دیکە ڕۆلی زیاترە یعنی ئەو مەلاژنانەی ئەوێ وەکو ژنەکانی عەلی باپیر نینە کەس نەیان بینێ و بنێنە دەرەوە و قسە نەکەن ئەوانیش دەستنا شوێنە ئاینیەکان قسەی خۆیان دەکەن و دەوریان هەیە جا ئەو حوسێن ڤەلی ئۆغڵێ بە دەستی خۆی ئەمانەی کوشت بوو دووبارەی دەکەمەوە کام ئیسلامی ئەڵێ هیوا خۆشنە و درۆی دەکە با پەیوەندیم لەگەڵ بکە لەوێ لێرە مەنووسن پاشان لە یوتیوب مەنووسن درۆی دەکە جوێن ئەدەم کەیفی خۆتانە من بە جوێندانی ئێوە ئەوەم نییە ئەوە کللتوری ئێوێ ئەوە ئەخلاقی ئێوێ ئەوە کاری ئێوێ بەڵام ئەگەر ڕاست دەکەن ئەگەر تۆزێک بوێریتان هەیە عەلی باپیر دەڵێن کەسێکی کە دێنن دۆزم لەسەر تۆمان دەکەن لە مەحکەمە بانگم بکەن دێمە هەر مەحکەمێک ئەو بەڵگانە لەگەڵ خۆم دێنم کە ئەو کارە چۆن ڕوویداوە بۆ باسی ئەو کارە دەکەم لەبەر ئەوەی لە ساڵانی 2023دا دەوڵەتی تورکیا لە بەرامبەر کورد لە بەرامبەر کوردە هاوچەرخەکان کوردە دیموکراتەکانی تورکیا بەڕاستی پشتیشکا بوو نەیدەزانی چی بکە یعنی سلاحەدین دەمیرتاژ و 50 کەسیان خستە ژوورەوە بەڵام هەر چارە نییە سلاحەدین دەمیرتاژ لە زیندانیش ڕۆڵی خۆی دەبینێ کار دەکا بە یەک نامە ئیتر ئەردۆغان لەسەر 50 دەسۆڕێنێ هەڵبژاردنەکانی ئیستانبولی پێشوو دیارنیانی بە یەک نامە بەو کێشانی وێنەی چۆلەکەیەک کە چۆن دەیتوانی ئەو بکە ئەوانی دیکە بە هەمان شێوە خەڵکەکە بە هەمان شێوە ئیتر بەردەوام بوو لەسەر ئەو تێکۆشانە کاتێک ئاک پارتی و دەوڵەتی قوڵ ئەمەی بینی ئیتر لە ساڵی 1922-23دا ئەو حیزبوڵڵایان بە سیاسی کرد ئیتر هێنایەنەوە سەردەسەڵات بە حەقیقەت بڵێم لە کۆتایی نەوەتەکاندا کاتێک حیزبوڵڵایان بە تەواوەتی تەفروت ناکرد لە ناویان بردو هەڵاتن بەشێکیان زیندان کران و ئەو بەشانەی لەو کەسانەی کە زیندان کران یەک لەوانەش زەکەریا یابیجی ئۆغڵۆ بوو زەکەریا یابیجی ئۆغڵۆ ڕسمەکەتان بۆ بێنمە سەر شاشە هاوڕێیان یەک دەقە زەکەریا یابیجی ئۆغڵۆ خزمەکەی عەلی باپیر و مامۆستا عیرفان و هەموو ئیسلامیەکانی دیکە بەڵێ ئەوە زەکەریا یابیجی ئۆغڵۆ تەماشاکە ئەو زەکەریا یابیجی ئۆغڵۆش لەناو ئەوانەدا بوو و لەو سەردەمەی کە ئاک پارتی هاتە سەردەسەڵات پەیتا ئەمانەی لە زیندان دەرخست دوای ئەوەی لە زیندان دەرکران ئەمانە حرەکەتێکی دیکەیان دروست کرد بەڵام حرەکەتەکە ئیجازەی نەبوو حرەکەتەکە ناوی لە خۆنابوو هودا پار هودا یعنی لایەنگر خدا ببوورە خدا یعنی ئەڵڵاه پار ئەلتەرناتیفی لایەنگر و حیزب دەگرێتەوە یعنی دیسە حیزبی خوای
حیزب الله بە ناوێکی دیکە ئەو ناویان لە خۆنا و حرەکەت وەکو حرەکەتێکی سیاسی خۆیان ناسان لە هەڵبژاردننی 2022-23دا بەشداریان کرد لایەنگری چێ بوون لایەنگری بوونە لایەنگری ئاک پارتی و مەهپە لەگەڵ ئاک پارتی و مەهپەی فاشی کە کڵاو و جەمەدانی کوردی قبول نییە کە مسلمان و ئێزیدی و مەسیحی و کافری کوردی لە لای ئەو فەرقی نیە چونکە کووردە لەگەڵ ئەمانەدا ئێتر چەندین زار وێنەی زەکەریا یاپیچی ئۆغڵ و دەستی زەکەریا یاپیچی ئۆغڵ لە ناو دەستی دەوڵەت باخچەری بیندرا بەڵام سەرباری ئەوە لە کوردستانی عێراقدا چی ڕوویدا ئێستاکە فلیمێکتان بۆ دێنمە سەر شاشە تکایە بە دیقەتەوە تەماشای مێدیاکەی عەلی باپیر بکەن تەماشای مێدیای ڕوونی بێ ئەخلاق بکەن کە چەند بە بێ شەرمانە ئێتر هەڵسا لەو کاتەدا لە دژی سلاحەدین دەمیرتاش و هاوڕێکانی چ کارێکیان ئەنجامدا یەک دەقا بزانم بیدۆزمەوە ئەو هێزە ئیسلامیە کوردی باکووری کوردستان کە کەوتە بەر پەلامار و ڕەشەکوژی پەکەکە ساڵی 1970 ئەو کاتی ئەلمانیەکانی تورکیا بە کورد و تورکەوە سەرقاڵی ململانێ و ناکۆکی و شەڕ و خوێن ڕشن و سڕینەوەی یەکتری بوون کۆمەڵەیەکی کوردی ئیسلامی لە مزگەوت و قوتابخانە و کۆڵان و زانکۆکانەوە دەست بەکار و بانگەواز دەکات و لە ماوەیەکی کەمتا بە باکووری کوردستانە بڵاو بێتەوە و هەزاران گەنج لە دەوری خۆی کۆکاتەوە خاڵی هاوبەشی ئەو کاتی چەپ و ئەلمانیەکانی تورکیا بە کورد و تورکەوە لێدوان و کوشتنی زانا و کەسایەتیە مسلمانەکان بوو بە ئاشکرا لە ناو خەڵکدا دژایەتی ئیسلامیانە کرد و ئیسلامیان لە بەرچاوی خەڵک ناشری نەکرد پارتی بانگەوازی ئازاد کە بە هوداپار ناسراوە ئەو هێزە کوردیە ئیسلامی کە پێگە و بن کە جەماوەریەکەی لە باکووری کوردستانە و لەگەڵ دروستبوونیدا لەلایەن پەکەکەوە کەوتوتە بەرپەلامار و هەوڵی سڕینەوە و لەو نێوانەشدا سەدان سەرکردە و کادر و زانای ئیسلامیان بەدەستی پەکەکە تیرۆر کراون بە پێو بە دووادەچوونانەی ڕۆمیدیا بۆ کوردی باکووری کوردستان ئەنجامیداوە لە سەردەمی گەشەکە گەورەبوونیدا پارتیەکانی کوردستان پەکەکە سەر هەڵدات و بازنەی کارکردنی فراوانە بێ لەگەڵ فراوان بوونیدا پەلاماری هەموو هێز و ڕێکخرا و کۆمەڵە کوردیەکانی دیکادات و دوو ڕێگا دەخاتە بەردەم یان دەبیتە بەشێک لە من یان هەبوونت دەسڕمەوە بەم جۆرە لە ڕێگەی بەکارهێنانی هێز و توندوتیژیەوە پەکەکە خۆی کردە هێزی یەکەم لە باکووری کوردستان و دەستی بە کوشتاری هەموو ئەوانی دیکە کرد کە لەو جیاوازن بە تایبەتیش ئیسلامیەکان لە سەرەتادا و بۆ ڕێگرتن لە شەڕ و کوشتار لە باکووری کوردستان سەرکردەکانی ئەم هێزە کوردیە ئیسلامیە دەکەونە گفتوگۆ لەگەڵ پەکەکە پێیانەڵێن باشە ڕوونەدا ئامانجی هەردوو لامان یەکە کە ئەویش دژایەتی ڕژێمی کەمالیە دوژمن و ئامانجمان یەکە بەڵام ئەم قسانە لای پەکەکە نایخوات دەست دەکات بە پاکتا و خۆسەپاندن بۆ کۆتا جار سێ ڕێگا دەخاتە بەردەمیان یان دەبیتە بەشێک لە من یان خۆتان و بنەماڵەکانتان دەبێ کوردستان بەجێ بێڵن یان تا لە ناو بردنتان شەڕتان لەگەڵەکەین لە وەڵامدا پێیانەڵێن ئێوە بزوتنەوەیکی مارکسین و ئێمەش مسلمان بۆیە هەرگیز نابینە بەشێک لە ئێوە هەزاران بنەماڵە زێدی خۆیان بۆ ئێوە بەجێنایڵن بۆیە تاکە بژاردە لە بەردەمماندا بەرگری لە خۆکردنە لە هەرکوێ لێمان بدرێ لێتانە دەینەوە بەم جۆرە شەڕی پەکەکە بە هوداپار دەست پێکە لە ماوەیەکی کەمدا سەدان کادر و ئەندام و دەیان سەرکردە و زانایان لێکوژن ئاستی کوشتن تەنانەت دەگاتە سووتاندنی دوکان و بازار و مێردناڵی تەمەن 16 ساڵ و فرێدانە خوارەوەی لە باڵەخانەی بەرزەوە ئەم دۆخە پێنج بۆ 6 ساڵی تەواو بەردەوامە بێت و پەکەکە باکووری کوردستانە کاتە گۆمی خوێن و گۆڕەپانی شەڕێکی سەپێنراوی ئایدۆلۆژی لە سەرەتای شەڕەوە هوداپار بێچەک دەبێت بۆیە بەشێک لە سەرکردەوە ئەندامانیان ئاژەڵ و ماڵات و زەوی و تەنانە خانۆکانی خۆیان نەفرۆشن و چەکی پێکڕن تا لە بەرامبەر پەلاماری پەکەکەدا بەرگری لە خۆیان بکەن لە هەندێک ناوچە چەکدارانی پەکەکە بە جۆرێک گەمارۆ خەنە سەرماڵی ئەندامانی ئەم هێزە ئیسلامیە کوردیە تا لە ماڵەکانیاندا و لە برسا گیان لە دەسەدەن دەوڵەت و ڕژێمی ئەو کاتی تورکیا لەم بارودۆخەدا ڕۆڵی چاودێرە بینێت و هیچ کاردانەوە پیشان نادا هەندێک جاریش لە بەرژەوەندی پەکەکە کادر و ئەندامی هوداپار دەستگیرەکات و لە زیندانەکاندا لە ژێر ئازار و ئەشکەنجەدا هەربژێ لەگەڵ هەموو ئەو فشار و پەلام
هاوڕێیان ئەمە لە سەردەمێکدا ڕوویدا 2 ساڵ بەر لە ئێستا کاتێک هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا هەبوو و هودا پار لەگەڵ دەوڵەت باخسەری و ئاکپارتی ئیتیفاقیان کرد ئێستا کە دێمە سەرەوەی بۆ ئیتیفاق کرا بۆ دەوڵەتی تورکیا پێویستی بەوە بینی کە حیزب الله جارێکی تر بێنێتەوە سەر دەسەڵات بەڵام با سەرەتا لەسەر دووڕوویەکەی ئەو دۆکیمنتاریە درۆیەکانی ئەو دۆکیمنتاری قسە کرد ئەو لە دۆکیمنتاریەکەدا ئەو ڕۆژنامە نووسە جاهیلەی کە نووسیویەتی یان بۆی نووسراوە بە هیچ شوێک ناوی حیزب الله ناهێ ناوی هودا پار دێنی هودا پار نەبووە هودا پار حیزب الله بووە حیزب الله شەڕی پەکەکەی کردووە و حیزب الله بەتەنیا شەڕی پەکەکەی کردووە و حیزب الله بەتەنیا کوردی مسلمانی کوشتووە یعنی من ڕاست نازانم حیزب الله تورکی مسلمان بکوژێ بەڵام یەک تورکی مسلمانیشی نەکوشتووە ئەو کوردەی بەیعی نەداوە بە حیزب الله کوشتوێتی وەکو داعش وەکووتم داعش زۆر مەرتر بوو داعش ئەگەر عەرەبیش ئەوەی پێنەدابا بەیعی پێنەدابا دەی کوشتوانە کوردیش بەیعی پێنەدابا دەیکوشت بەڵام ئەوانە بەتەنیا داوای بەیعیان لە کوردەکان کردووە لە دیاربەکر و لە ماردین و لە ئیستانبول و لە باتمان لەوێدا هەر کوردێک بەیعی پێنەدابێ کوردێکی مسلمان ئەڵێن کوشتویانە حتا لایەنگری خۆیان بە سەدانیان کوشتووە ئەوەی بەتەنیا هەتا ئێستا ناوەکان نووسراون و قەید کراون و چوون لە ناو پەرتووکەکاندا من پاشان پەرتووکانتان نیشان دەدەم بەڵام بەداخەوە بە تورکینە هەزاران دۆکیمنتاریشەیە ئەویش بە تورکیا ئیتر بەتەنیا ئەوەندەی من بزانم 2000 کورد ناوی تۆمار کراوە و زۆربیان زۆریان مامۆستای ئاینینە دەبزانە سرد لەمە بێتە دەرەوە پاشان وەکووتم ئۆجەلان 2000 چۆتە لای حەسەن نەسڕەت چۆتە بەردەرگای حەسەن نەسڕەت تکای لێ کردووە ڕەجەری کرد یارمەتی بدا چونکە ئۆجەلان پێی وابووە حیزب الله سەرەتا لە ژێر کاریگەری کۆماری ئیسلامی ئێران دروست بووە واش بۆ سەرەتا بە بۆچوونی من یعنی تورکیا دروستی نەکردەوە بەڵام تورکیا دوایی بەکاری هێناوە لە دژی پەکەکە بەکاری هێناوە ڕێگای بۆ کردوەوە هەتا ئەو کاتەی وەکووتم لە کۆتاییەوەتەکاندا ئەوان مدیری ئاساییشی دیار بەکریان کوشت گافەڕۆکە لەو کاتەدا ئیترن حیزب الله نەما هودا پار دروست هودا پار لە شەڕی کۆبانێدا هەمووتان دەزانن کاتێک ڕەزب تەیب ئەردۆغان چۆ عەنتا لە عەنتا لە ڕۆژە سەختەکانی شەڕی کۆبانێدا هێشتا ئەمریکەکان نهاتوونە چۆ عەنتا قسەیەکی کرد گوتارێکیدا بە تورکی گوتی کوبانێ دوشت و دوشەجەک یعنی کوبانێ دەکەوێ و کەت هەر بزانە کەت لە ئان و ساددایە کوبانێ ئێستاکە دەکەوێ خەڵکەکە سەپڕی لە بۆ لێدا لەو کاتە سلاحەدین دەمیرتاش و بە هەزاران هاوڵاتی کوردی هەدەپە و غێری هەدەپە چوونە سەرجادە لە دیار بەکرەوە بگرا هەتا وەکو سەر سنووری سووریا هەمووی بەخۆ پێشاندا سلاحەدین دەمیرتاش چۆنەوەوان لەو بەینەدا دەوڵەت چی کرد لە ڕێگای هودا پارەوە هودا پاریەکانیان بردە ناو خۆپیشاندان و ئەمان گوتیان ئێستاکە کاتی خۆپیشاندان نییە هەر کەسێک خۆپیشاندان بکە کافرە و ئێستاکە ڕۆژی خێر و سەدەقەیە وەرن لە فلان گەڕک و لە فلان گەڕک کۆبنەوە ئێمە خێر دەکەین گۆشت دابەش دەکەین سەدان مەڕیان سەر بڕین ئەو مەڕانە لە کوێ هاتن چۆن هاتن ژمارە حیزب الله چەندە ئاخر بە هەمووی ئەگەر ئاک پارتی نەبێ یەک کورسی پەرلەمانیشیان بەدەست ناکەوێت ئێستا کە وابزان دواییان سیانیان هەنا ئەویش لە سای ئاک پارتی و مەهەپە پێیانداون ئەوە ئاعتیرافی بەرپرسیارانی ئاک پارتیە بەخۆیان کە ئەوان هەدیەیان ئەو کورسیانە هەدیەنە بە حیزب اللهیان داون کە ناوی لە خۆناوە هودا پار دەگەی لەو کاتەدا ئیتر دەبێتە شەڕ کوردەکان ئەڵێن کاکە ئێمە هاتوین بۆ قەزگەی کوبانێ لە ژێر خەنجەری داعشدایە نامانەوێ شەنگالێشکە دووبارە بێتەوە ئێمە ئەو هێزەنین ئەو خەڵکەش نین کە لە شەنگال هەبوون ئێمە خەڵکێکی دیکەینە بشمرین بە چەقۆش بی سنوورەکە دەپەڕینەوە دەچینە ناو کوبانێ دەگەی دەبێتە شەڕ لەو شەڕەدا 36 کەس ئەگەر هەڵە نەبم ئەندامانی هەدەپە شەهید کراوە وابزانم 2 یان 3 ئەندامانی حیزب الله واتە هودا پار دەگەی کاک عەلی باپیری
یهودا حیزب الله نەکودا پار حیزب الله لەوێدا کوژراوە باشە ئەوان چۆن کە ژمارەیان زۆر کەمترە جەماوەرەکەیان زۆر کەمترە چۆن توانیان 36 کورد بکوژن لەبەر ئەوەی دەوڵەت چەچی پێدا بۆ هەدەفە بەتەنیا توانی دوسێ کەس بکوژن لەبەرەوەی چەچیان پێ نەبوو یەک دوو دەبانچی شاراویان پێ لەناو جەماوەری هەدەپەویش یەک دوو جەما ئایا ئەمانە لاینگری پەکەکە بوو و نیشتیمان پەر و خۆیان ئەوانی خۆیان بە نیشتیمان پەروەەر دەزان ئەوانە خۆیان بە ملیس دەزان ئەوە بابەتی من نییە بەڵام ڕووداوەکە بەو شێوەیە بزانن مێدیای سەخیفی عەلی باپیر کە قاچەکی لە سعودیایە بەناوی وەهابیەت پارە وەردەگرێت قاچەکی لای قاسم سولەیمانیە بەناوی پارە بەناوی هاوکاری و دژایەتیکردنی ئیستیعمار و ئەمریکا و ئیسرائیل پارە لە ئێران و لە قاسم سولەیمانی وەردەگرێت قاچەکی لە لای تاڵەبانیە نکانە لەبەر ئەوەی ناوی خۆی گۆڕیوە کردە پارتی دادوەری واتە سیکولارە عەلی باپیری سێژن پارە لە ماڵی تاڵەبانی وەردەگری و لە ژێر ناوی کوردایەتیش پارە لە بنەماڵی بارزانی وەردەگری ئەو مێدیایە سەخیفەی عەلی باپیر لەو حاڵەتەدا لە کاتی هەڵبژاردندا ئەمەی بڵاو کرد سەلاحەدین دەمیرتاش لە زیندانە بەڵام زەکەریا یاپیچی ئۆغڵو ئێستا لەکوێیە با ئەوەشتان نیشان بدەم ئەوەشتان نیشان یەک دەقیقە لەسەر خەت بن هیوادارم بتوانم بهێنمە سەر خەت ئاها هاوڕێیان تەماشایان کرد ئەمە زەکەریا یاپیچی ئۆغڵووە ئەمە دوو جەنەراڵن ئەوەی ڕوون میدیا ئەڵێ کە جەنەراڵەکان و سوپای تورکیا یارمەتی پەکەکەیان دەدا دێگەی بۆ ئەوەی حیزب الله بکوژن لە ناویان ببن منداڵەکان لە بان فڕەدەنەخۆر ئەوە ئەسڵ ئەساسی لێ درویە شەڕ نەگەشتۆتەوە ئاستە شەڕ حیزب الله و پەکەکە بەتەنیا لە شاخەکان بووە لەو شوێنێک کە حیزب اللهکان دەهاتن کەمینیان داهانانەوە لە شاخ وەکوتم لە دێهاتەکان دەپەڕینەوە داهات لە ناوچە شاخاییەکان پەکەکە لەو شاخانە حاکم بوو ئێواران دەچوونە سەرگردەکان دوربینیان داهاویستە شەرجادە و گوند و شارەکان هەر کەسێک ئێوارە لە گوندەکە دەرکەوتووە پەکە دەیبینی پەکە شارەزا بوو تەجروبەی زیاتر بوو دەیبینین کە لەکوێ کەمیندانن ئەو شوێنێک کە ئەوان کەمینیان لێدانا پەکەکە دەچون دەوروبەری شوێنەکەیان دەگرت و لە کەمینەکەیان دەدا ئەوە کرا دەگەی کەمین لە دژی کەمیندا بەڵام با بینە سەرەوە ئەوانە چێن ئەو جەنەراڵانە ئەوە چێە ئەوە باخچەریە ئەوە چێە ئەوە ئەردۆغانە ئەمە چێە ئەمە وەزیری بەرگری دەوڵەتی تورکیایە دەگەی یا شەرگولەرە ئەوە زەکەریا یاپیچی ئۆغڵوی حیزب الله ئەو ڕسمەکەینە گیراوە هاوڕێیان 3 ڕۆژ بەر لە ئێستا گیراوە لە چ کاتێکدا لەکوێ گیراوە بە چ مناسەبەتێکدا گیراوە بە مناسەبەی 1970 بە مناسبەی 950 ساڵەی شەڕی ئەلاسق ئەوە کراوە تێگەی مەلازگرت شەڕی مەلازگرت شەڕێکە لە بینی عوسمانیەکان و ئیمپراتۆریەتی بیزانس کە کوردەکانیش تایدا بەشداریان کردووە لە 26 ئابی 1970دا بە سەرۆکایەتی سوڵتان ئەڵب ئەسڵان ئەو شەڕە ڕوو ئەدا تورکەکان لەو شەڕەدا سەردەکەون و ئەو شوێنە بۆتە شوێنێکی پیرۆز لە بۆ تورکەکان هەموو ساڵێک کۆ دەبنەوە بەڵام خێر بوو ئەو ساڵەکە زەکەریا یاپیچی ئۆغڵویان هێنا وە خێرە هەر ئەم 1-2 ساڵە زەکەریا یاپیچی ئۆغڵو قاچێکی لای عەلی باپیرە قاچێکی لای سلاحەدینە قاچێکی لای بزوتنەوەی ئیسلامیە مەلا عیرفانە چییە ناوی نازانم ئەو کەلەزلەکە باشە ئەمە خێرە لە سەردەمێکدا ئەمە ڕوو ئەدا کە دەوڵەتی تورکیا هیچ نەماوە لە دژی دەم پارتی و کوردەکانی دیکە نەکە حتا ئەو کوردانی نزیکی خەتی بارزانین بزانە ئەو کوردە بە ناموسانەی تورکیا کە نزیکی خەتی بارزانین یعنی لە ڕووی فکریەوە نزیکی خەتی بارزانین ناکۆچیان لەگە خەتی پەکەکەدا هەیە بەڵام ئامادەنی خۆیان بفرۆشن هەندێک ڕوحی
نەتەوەییان تێدا ماوە باوا بڵێن لە بەرامبەر ئەمانە کوشت و کوشتار دەکات لە بەرامبەر ئەمانەش لە زینداندانە ئەمانەش زوڵمیان لێ دەکرێت بەڵام لەو بینەدا سەرۆکی حیزبوڵڵا کە ناوی لە خۆی ناوە هوداپار زەکەریا یاپیچۆغڵو لە مەڵازگرت لە تەنشت دوو جەنەرال لە تەنشت دەوڵەت باخچەری لە تەنشت ئەردۆغان لە تەنشت یەشار گولەردا ڕاوەستاوە و ڕسم دەگری و قیت و قۆز ڕاوەستا ئایا ئێوە لەسەر ئەمە چی ئەڵێ ئەمە بەڕاستی پیلانێکی نوێی استراتیژیکی نوێی دەوڵەتی تورکیایە ئەم استراتیژیتان دەمەوێت بە کورتی بۆتان باز بکەم زۆر کەس لەگەڵ زۆر کەس گفتوگۆم کردووە لەگەڵ هاوڕێکانم ئەڵێن نابێت شتێکی وابێ ئەو بۆ چوونە ڕاست نییە لەبەر ئەوەی حیزبوڵڵا دەنجی نیە جەماوەری نییە ئەوە خۆی هەڵبژارد بە تەنیا دوو کورسیینە دوو کورسیەکانیش هەدیەنە پێیان داون ئاکپارتی لە بۆ ئەوی بیان دەنە پێش ڕاستە ئەمە هەمووی ڕاستە بەڵام ڕۆڵی حیزبوڵڵا واتە هوداپار لە استراتیژی دەوڵەتی تورکیادا لە استراتیژی ئاکپارتیدا بۆ دیزاینکردنەوەی کوردستان ڕۆڵێکی کۆکردنەوەی جەماوەر و پەیداکردنی دەنگ نییە ڕۆڵێکی ئۆپەراسیۆنێڵە چۆن حیزبوڵڵا ڕۆڵەکەی ئۆپەراسیۆنێڵ بوو نەیهێشت لەو سەردەمەدا لە هەشتاکاندا بزوتنەوەیەکی میلی نەتەوەیی کوردی دروست ببێ کە خەڵکی موسڵمان خەڵکی مەسیحی خەڵکی ئاخر استراتیژیەکەی ئاپۆوە ڕاست ئاپۆ کەسێکی مارکسی بوو بەڵام ئەو کۆنگرەی نەتەوەی و بیرۆکەی نەتەوەی لەو کاتەوە سەرچاوە دەگرێت لە هەشتاکانەوە سەرچاوە دەگرێت کاکە خۆوان نییە عەبدوڵڵا ئۆجەڵان محەممەد قەرەسونگری نارد لە بۆەوەی شەڕی بەرەی جووت و یەکێتی ڕابگرێ کە دەکەمینی نازانم یەکێتی بوو یان شعی بوون لێیاندایتر کوشتیان تێگەی کوشتیان بەڵام دوای ئەوە عەبدوڵڵا ئۆجەڵان جارێککە نامە دەنێریتەوە بۆ جەلال تاڵەبانی مەسعود بارزانی هەڵێ ئەو شەڕە ڕاگرن وەرن بەرەیەکی نەتەوەیی و میلی دروست بکەین ئەو بەرە نەتەوەیە و میلیە لە ڕووی فکریەوە لە ڕووی تیۆری سیاسیەوە لە ڕووی واقعی سیاسیەوە چەند ڕاستە من هەزار ڕقم لەسەرەکەم قسە لەسەرەوە ناکەم بەڵام ئەڵێم هەوڵی پەکەکە لەو سەردەمەدا ئەوە بۆ ئینسان بە حەق قسە بکە هەوڵی ئەوە بووە ڕاستە ئەوەیەکی خۆسەپاندن هەبووە هەر حیزبێکی چەچی لە دەستدابێ خۆی بە باوەک دەزانێ وە ڕێگانادا حیزبێکی دیکەی چەکدار لە تەنشتی بوەستێ ئەگەر بەیعی بۆ نەدا جا ئەگەر حیزبوڵڵا بێ لەوێ وانش پەکەکە بێ وانش پارتی بێ وانش یەکێتی بێ شوێنێکدایە ئەمە پەیوەندی بە پەکەکەوە نییە کە بەتەنیا پەکە خۆسە پێێنە بێگومان پەکە خۆسە پێ چێ ئینکاری ئەوە دەکات چا ئەحمەقی ئینکاری ئەوە دەکات کەس ناتوانێت کاری ئەوە بکات بەڵام ئێمە باس لە حەقیقەتە سۆسیۆلۆژیەکە دەکەین لەو کاتەدا چۆن بووە و ئەو قسانەی عەلی باپیر و مێدیاکە ئیسلامیەکان و مەلاکانی مزگەوتی سەختەچی و درۆزن دەیکەن تا چەند ڕاستە کە سوپای تورکیا دژی حیزبوڵڵا بووە نەخێر یان سوپای تورکیا ئێستا دژی کڕە بابە قسە قۆڕانە بۆ چێ دەکرێت هوداپار هاوپەیمانی ئاکپارتی و مەهەپە نەبوو لە بۆ هەڵبژاردنی 2 ساڵ پێش ئێستا با لە ئیستانبول هەڵبژاردننی 2-3 مانگ پێش ئێستا کە ئیکرام ئیمامۆغڵو بردیەوە دیسان هوداپار پرۆپاگەندەی نەکرد لە بۆ کاندیدی ئاکپارتی قڕوم کردی ئێستا کە 3 ڕۆژ پێش ئێستا سەرۆکی حیزبوڵڵا هوداپار لە تەنشت ئەردۆغان و جەنەڕاڵەکانی سوپای تورکیا ڕسمی نەگرتووە ئەوە ڕسمی و کاتە نییە بڕۆن بە ئینگلیزی لەسەر چاوە تورکیەکان بنەڕن تورکیش دایلی نیوز حڕیەت بنەڕن بەشی ئینگلیزی ئانادۆڵ بەشی ئینگلیزی بنەڕن بزانن ئەمە وێنەیە کۆنیان نوێ ئەگەر کۆن بوو من ڕاکەشی مەحکەمە بکەن من ئامادەم ئەگەر ڕاست بوو بەرپرسیارانی مێدیای عەلی باپیر و عەلی باپیریش با تۆزێک واز لە فرەژنەی بینی هەندێک داوای لێبوردن لە خوا بکە ئەگەر باوەڕی بەخوا هەیە ئەگەر باوەڕی بەخوا هەیە با تۆزێک و فرەژنیەکە بداتە کەنارێک تێگەی دەنگکۆکردنەوە کەس بداتە کەنارێک تێگەی با تۆزێک داوای لێبوردن کە ویژدانی خۆی محاسبە بکە ئەمە لەو سەردەمەدا دەکرێت دەوڵەتی تورکیا لەگەڵ حیزبەکانی کوردایەتی
بەتەنیا یەکێتی لێ دەرخی ئەمن بەتەنیا ئەڵێم یەکێتی لێ دەرخی چونکە ئەوان کە دەنگەکەشیان هەبی حیزە دەنگە قونە شەڕێکیان هەبی قونە شەڕ لە بۆ کۆکردنەوەی دەنگە من وای تێگەم بەڵام یەکێتی لەبەر ئەوەی لە میحوەڕی ئێراندایە تاوەکو ئێستاش بەرگری دەکەم استراتیژی تورکیا بە کورتی لەگەڵ ڕژێمی کوردایەتی لەگەڵ ڕژێمی حیزبەکانی ئاکپارتی کوردی ئاکپارتی کوردستانی عێراق و ئاکپارتی کوردستانی تورکیا تێگەی کە مەبەستم حیزب وڵایە کە ناوی لە خۆنایە ئەوە و ئێستا کە ئەمانە هەمویان بوونەتە یەکبەرە بوونەتە یەک بەش کەس با لە خۆی فریو نەدا سەدان وێنە و شتی دیکە ئەتوانین بینینە سەر ئەوە ئەو کابرایان بۆ هێنان وانە ئیتر دەیان شتی دیکەش هەیە کە ڕەنگ بێ سەرنجی هەمووتانی ڕانەکێشە بێ بزانم چی پەیدا دەکەین لەو ناوە واللهی ئەوانی دیکە زۆر پەیدا نابن زۆر پەیدا نابن کاک محەممەد بازیانەی ماندۆزیەوە کاک محەممەد بازیانەی کاک محەممەد بازیانەی ئەرێ تو چ دەکەی ئێمە دەزانین کاک محەممەد بازیانەی جەنابێت خوێنکار کۆ دەکەیەوە چونکە لە کوردستانی عێراق لیبرال ئێکۆنۆمی تاڵانچی و ئیسلامی تەڵەکەبازی تاڵانچی و ئەردۆغانی یەک سیاسەتیان هەیە سیاسەتەکە چییە؟ سیاسەتی بەگەڕخستنی پارەیە لەکوێ پارە پەیدا ببێ بازار بەگەر بخەوێ ئەوێ باشە خەڵک بیەوێ لوت بچووکردنەوە بکاتە مۆدێل ئەمە شتێکی باشە بە هەزاران کەس دەسێ لوتی خۆی بچووک دەکاتەوە لەناو ئەو بێموچەیەدا ئەو فەقیری و هەژاریەدا خەڵکەکە ئەگەر لوتی تەقۆیەکی لێ نەدا ئێتر دڵی ئیسراحەت ناکەوت دەبێ ئللا تەقۆیەکی لێ بدا و نەقلێکی لێ بدا و لوتەکەی بچووک بکاتەوە ئەو پارە و ماڵەی کە هەیەی ئێ منداڵەکانی لە دەی منداڵەکانی بگرێتەوە بەلوتی بدا بەلوتی خوێڕی بدا تێگەی لە هەمەکەدا عادەتێکی دیکە چییە؟ دیپلۆم شەهادەت هەیە نیتە دیپلۆمت هەیە یان نییە لەو بەلجیکایە من دەیان کارم گۆڕیوە لەو ماوەیەدا هەرچی کارێکم گۆڕی بیکاری بەرز هیچ کەسم گوێ لێ نەبووە لەوانەی کە خەڵک وەکو کارمەندی نوێ وەردەگرن تەعینیان دەکەن ئەو کۆمیسیۆنە مەلەستورانە کە بیرۆکراتی زۆر گەورەن لە ناو یەکێتی ئەوڕۆپا و دەوڵەتدا هیچ کەسم نەبینیەوە بە من بڵێ کا دیپلۆمەکەتم بدێ دیپلۆمت هەیەیان نە کام دیپلۆمت هەیەیان لە بۆ هەر کارێک بچم و چوبم پێم ئەڵێ وەرە ئەو کارت بۆ دەوێت سەرەتا لە ڕووی دەرونیەوە دەوێت تێم بگە بزانە ئەمن سەلیقەم لەگەڵ ئەو کارە دێ ئەو کارم خۆش دەوێت حەزم لێ یان دەمەوێت فشە بکەم پاشان پێم دەڵێ باشە ئەو کارە دەوێت ئەتوو دەخۆت ڕابینی ئەو کارم پێم شڵێن بەڵێ ئەڵێ فەرمو ئەو تێستە بکەم تێستەکان زۆر بای تێستی عەقڵم تێستی سایکۆلۆژینە پسیخۆتەکنیسە تێست ئەم جۆرە تێستانەنا ئیتی ڤێرباڵ و حیسابات و ئەکاونتیبڵیتی و ئەم جۆرە شتانە تێدانە هەندێک جاریش تێستەکەن لە تێستەکاندا هەندێک پرسیاریش دووبارە دەبنەوە کە تایبەتە بە زانستی سۆسیۆلۆژی و زانستە مرۆی یەکانی دیکە ئەوانش دووبارە دەبنەوە بەڵام من کەسم نەبینیەوە بە من بڵێ دیپلۆمەت هەیە شەهادەت هەیە وە کەسیشم نەبینەوە من بەخۆم خێزانەکەشم خەڵکی ئێرێ بەلجیکیا بە حکمی ئەو 200-300 بەلجیکیش دەناسم کەسم نەبینیەوە لە کاتی کەسێکی خۆش بوێ شوو بکە ویانیش ژن بێنێ ویانیش کەسێکی خۆشەویستی دروستکە لەگەڵ کەسێک پرسیاری ئەوەی لێ بکە ئایا دیپلۆمەکەی چییە ڕەنگ بێ ڕۆژێک پرسیاری لێ بکە بەڵام ئەوە نابەستێتەوە بە خۆشەویستیەکە لە بۆ خۆشەویستیەکە ئەوە پێوانە نیە ئەوە چ کارێک دەکات شەهادەکەی چییە یان نا یان لوتی عەمەلیات کردووە یان نا
ئەوە بە تەنیا تەماشای ئینسانیەتەکەی دەکات لەگەڵی دەگونجێ لەگەڵی ناگونجێ ئەوانات تۆنە ژیانێکی هاو بەشی سەرکەوت و ئەوە بکەن شتەکانیان نزیکی یەکن یان دووریەکن با لە بابەتەکە زۆر دوور نەکەین و من دەمەوێت باسی لیبرالیزم بکەم کە چۆن لەگەڵ ئیسلامیزمی سیاسی یەکی گرتوتەوە لە مەسەلەی قوون بچووکردنەوە و لوود بچووکردنەوە و شەهادەدا ئەوانە هاوسەریکن. کاک محەممەد بازیانی ئیدعایەکی وا لەسەر جەنابەت هەیە کە ئەتۆ خوێندکاران کۆ دەکەیەوە خوێندکارە فەقیرەکە ئەوانەی ئاڵوودەی نەخۆشی شەهادە و دیپلۆم بوونە بەڵام پارەیان نیە بخوێنێ دەیان بێ تورکیا لەوێ شوێنیان بۆ دابیندکی ئەمە ڕاستەیان نا شتێکی زەحمەت نەبێت جوابی ئەوان دەبە. کاک محەممەد بازیانەوی بۆ جگە لە جەنابەت هیچ کەسێک ئەمەندە لەسەر ئاژانسی ئەنادۆڵی دەوڵەتی تورکیا دەرناکرێت کە 99.9 لەژێر کۆنتترۆلی میت و شخصی ڕەزەت تەیب ئەردۆغاندای بۆ ئەتۆ دەردەکەوی بەردەوام لێرەدا چ باس و خواسێکە کاک محەممەد بازیان ئەمەدا ئەمە هەیە سەرۆکی بچوتنەوەی ئیسلامی لە حاڵەتێکدا کە ئێوە بوونە سەبەبی سووتاندن و کیمیابارانکردنی حەلەبجە بە دەستی ڕژێمی سەددامدا حەلەبجە و دەوروبەرتان وێران کرد ئەتۆ حەقت چییە لەو سەردەمە ناخۆشەدا کە سلاحەدین دمیرتاژ لە ژوورێدایە قسەیەکت نییە عەبدوڵڵا ئۆزەران لە حەبسێدا مردووە نەمردووە 25 ساڵە کەس نازانی قسەیەکت نییە ئەو هەموو گوند و دێ هاتە دەسووتێن قسەیەکت نییە لەسەر دەوڵەتی تورکیا دەوڵەتی ئیسلامی خوانەناسی ئاکپارتی خەڵکی کورد سواری هەلیکۆپتەر دەکاو 1000 مەتر لە ئاسمانەوە پێی دەڵێ ئیعتراف دەکەی یان نا ئەویش ئەڵێ ئیعتراف ناکەم لە هەلیکۆپتەر فڕێداتە خوارات و یەک قسەت نییە لەو وەزعەدات و بۆ دەڵێ پەکەکە بۆتە سەبەب بۆ ئەوەی کوردستان ئاوادان نەکرێتەوە. هاوڕێیان ئەمانە هەمویان جێگەی پرسیارن هیچ کەسێک ناڵێ ڕەخ کەس بەقەت من ڕەخنە لە پەکە نەگرتووە و ناشیگرێ تاوانباریشن لە لای پەکەکە باشکاتان پێ بەشێکی زۆری ڕەنگ بێ هەمووی نەبێ بەڵام بەشێکی زۆری لەکوێ بمگەنێ چیم لێ دەکەن نازانم بەڕاستی بەخۆش بەڵام لەو هەڵوو مەرجەدا ئەتۆ وەرە بێ ببیە ئاپاراتێک سیستەمێکی شەڕی تایبەتی دەوڵەتی تورکیا بڵێ وەڵا بەهۆی پەکەکە دێهاتەکان ئاوادان ناکرێت ئەمانە هەمووان کۆبکەوە لەو سەردەمەدا بیان هێنێگی ئەو تەلەفۆن و تەلەفۆنکارەی نێوان حیزبوڵای تیرۆریست و گروپە ئیسلامیەکانی کوردستانی عێراق بێدەنجی ئەوان لە بەرامبەر دەوڵەتی تورکیا کە ماڵ دەسووتێنێ مزگەوت دەسووتێنێ کلێسا دەسووتێنێ منداڵ دەسووتێنێ ژن دەکوژێ ڕەج و باغ دێهاتەکان چۆڵ دەکات ئەمانە بکاتەوە دەنگێک لە بەرامبەر ئەمانە بکە دوایی کاتێ ئەوانە تەواو کرد بەیەکەوە ئەچین دوو تیر و بەردانیش لە پەکە ئەدەنەوە هیچ کێشە نییە من 1000 جار گوتومە هەبوونی پەکەکە لە ڕووی سیاسەتی واقعی و جیۆپۆلیتیکدا لە ڕووی قانونی سیاسەتی لێو دەوڵەتیدا لە کوردستانی عێراق کێشەیە لە هەر دەوڵەتێکدا حیزبێکی دیکە کە هەبێ بەبێ ئیجازەی ئەو دەوڵەتە کێشەیە مەڵا مستەفا لە مەهاباد بووە بە ئارەزوو بە ئیجازەی قازی محەممەد لە مەهاباد پەکەکە لە لوبنان بوو بە ئیجازەی حیزبوڵڵا و دەوڵەتی سووریا لە لوبنان بوو کە ئەو کاتە دەوڵەتی لوبنان لە هەشتاکاندا نەما بوو کۆتایی پێ نەبوو کۆنتترۆلی بەستە سە بەیروت هەبوو کە دەوڵەتی لوبنان دروست بووە بە پەکەی گوت کاکە داوای لێبوردنەکە ماڵەت ئاوە بەڵام لەمە زیاتر ناتوانم باری تۆ هەڵبگرم ئەمە شتێکی دیکەیە بەڵام ئەمە بە تەنیا پەیوەندی بەوەوە نیە ئەو استراتیژیە دەوڵەتی تورکیا بریتیە لە دیزاینکردنەوەی کوردستانی عێراق کوردستانی تورکیا و بە تالیبانکردن بە ئیسلامکردن بە ئامانەتدانە ئێوە لە بۆ هەندێک ئێوە ئەو کارانە بۆ تورکیا دەکەن هەتا وەکو ئێستا ڕۆژنامە نووسە حەماسی و نەژادیەکانی پەکەکەش ناتوان ئەمە تەحلیل بکەن تێناگەن ئەو جاسوسیە لە پایچی ئەو خۆفرۆشیە لە پایچی اتفاقێک هەیە لە نێوان کوردایەتی و هێزە ئیسلامیەکان و ئۆپۆزیسیۆن دووبارەی دەکەمەوە کوردایەتی و هێزە ئیسلامیەکان و ئۆپۆزیسیۆن و دەوڵەتی عێراقیشیان خستۆتە ناو ئەوە ناچاریان کردووە خاڵی لاوازی هەیە خاڵی لاوازی گەورەی ئاوە خاڵی لاوازی دووەمی چارەنووسی حکوومەتی سوودانیە لە ئایندەدا خاڵی لاوازی سێەم
شڕبوونی ئێران لە ناوچەکە چونکە کەینێش ئێران هێڕشی سەر ئیسرائیل دەکات ناکە کەینێ دەکات دیار نییە و ئیسرائیل چۆن جوابی داتەوە دەبێتە شەڕی هەرێمی یان نا ئەو کاتە ئیسرائیل ئێران مەجبورە حسابێک لە بۆ تورکیا بکە تورکیا وها ڕابگری نەیکاتە دژمنی خۆی مەسەلەکە پەیوەندی بەوە هەیە بەڵام بۆتان ناچێتە سەر بۆتان ناچێتە سەر تێگەی بۆ هیچ کەسێک ناچێتە سەر ئەو حیزبایەتیە قاچاقیە ئێوە کۆتایی پێدێ چۆن کوردی ئێران لە دەست کوردایەتی ڕزگاری بوو ئیتر هیچ حیزبێکی کوردایەت حیزبەکانی کوردایەتی کاتنە کوردستانی عێراق گەندەڵ بوون بێ ئێرادە بوون دوای ناچار بوون ئیتر نەیانتوانی بستنەوە ئێران جارێکی تر و لە سەردەمی ڕاپەڕینی ژینە ئەمینی و شۆڕشی ژینە ئەمینیدا ئێمە بینیمان کە هەڵومەرزێکی زۆر زۆر جیاوازتر هەیە کە هیچ حیزبێکی کوردی ناتوانێت ئەوەی بکە هیچ حیزبێکی کوردی بەقەد زارا محەممەد ناتوانانی کار بکە هونەری کوردی لە کوردستانی ئێراندا لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی ئۆرجینالیتیەوە زۆر زۆر پێشکەوتوترە لە هەموو کوردستانەکانی دیکە چونکە حیزب لەوێ نیە یەک دوو دەوڵەت نییە کۆمەلگا بەخۆی دەیکە تێگەشتن لەمە زۆر زۆر گرنگە هیوادارم ئەو حیزبانی ئێمەش کۆتاییان پێبێ ئیتر باشکەم ئەو کۆمەلگا سەقەتە کە خەریکی لود بڕین و قون بڕین و داوای لێبردنەکەم تێگەی و هەژمونگەرایی ئیسلامی سەختەی لەسەدایە لە بۆ هەر مردووەک دەبیئەت و ئێلا بڵێ چی پێ دەڵێن عەزیمەتوڵڵا چ بخوا لە خوددایە لە فێسبوک هەر کەسێک دەمرێ تێگەی ئەوەی لە بۆ دەنووسن قزمی من مردووە بە حیاتی نوێژی نەکردووە کاکە بە حیاتی نوێژی نەکردو خۆی بە مسلمان نەزانیوە چ بوو خوددای ئەو ئاەتەم خواکە لە بە بنووسن کە یەکێک دەمرێت لە فێسبوک لە زیاتیەوەی بڵێن خوالەی خۆش بێ ڕۆحی شاد بێ کەسێکی باش بوو تەمەنی مناڵەکانی درێژ بێ تێگەی ئاگاتان لە مناڵەکان و نەوەکانی بێ پەروەردەیەکی باش ئاەتێکی قورئان دەنووسن لە پشتەوە سەختە کاری و دروستن تێگەی سێ چوار مانگ لە کوردستان بووم چەندین زاپت ئاسایش و شۆڕتە و حاکم وشتی و مەحامیشتیوان بینیوە وەکو من بووە یعنی لە ڕووی عملیەوە باوەڕدار نەبووە لە ڕووی کردداریەوە بەڵام دەڵێتم ناچارم ڕۆژی جمعان بچم نوێژەکەی بکەم ناچارم ئەگە خواردن خوار بێنم بسم اللهی ناچارم بەدزی بیرە بخۆمەوە بۆ کاکەوەی دەکەی وەڵا کۆمەلگا وایە دەبێ حسابێکی لە بۆ کۆمەلگای بکەیت یعنی هەژمونی ئیسلامی سیاسی سەختە و درۆزن تێگەی سەختەکی فێڵکردن لەخوا ئیتر بۆتە کولتورێکی زۆر زۆر باڵادەست هیچ حیزبێک دەرەقەتی نایە نە پارتی نە پەکەکان یەکێتی هەر لێی گەڕێیتر دەگەی ئەو سەڵفیانەی سەرۆکی نوێمان لەگەڵ سەلەفیەکان بیرە بەرچاوی خۆ دیتر هەر شێتت دەکات شێت لەمە گەڕێیتر ئەمە وای کردووە والله ڕاستە ئیلا لیلا و ئینا ئیلەیه ڕاجعون ئەو ئاەتەکە لە پێش دەنووسن کاکە ئەگەر ئەمن مردم لەژێر کۆمنتەکەمدا تخوا ئەومە چونکە ئێوە دووبارە دەمکوژنەوە لەبەر ئەوە نامڕقم لە ئیسلامە من شەڕی هەزار هاوڕێ و برادەر و کەسی دیکەم کردووە کە هەموو بەرنامەکانیان بەتەنیا لەسەر ئیسلامە هیچ ئاینێک بە کێشە نازانن بەتەنیا ئیسلام بە کێشە دەزانن من دژیەوە من لەگەڵ ئەوەدانی من لەگەڵ ئەوەدانی ئێمە ناتوانین میلیاران ئینسان ئەگەر ڕقشمان لێ بنەوە بیان کوژین و لە ناویان بڕێ شتێکی وە نابێ و نەش بوو تێگەی هاوڕێیان بەڵام شەڕی کولتوری ئیسلامی سیاسی زۆر زۆر پێویستە و وشیارکردنەوەی کۆمەلگا زۆر زۆر پێویستە کۆمەلگایەکەمان بە ئیسلامیەکە و بە لیبرالەکە و بە شوعیەکە و مەموعیەکە هەمووی نەخۆش من ویستم لە شارەکەی خۆم چەند هاوڕێکی شوعی منداڵیم ببینم گوتم ئەوانە بچمە سەردانیان وەڵا دوایی تەماشام کرد هەموو پارتی تەعینی کردو خوددایە وەرە چوومە سلێمانی هەندێک هاوڕێ هەبوون ویستیان بە ناوی پەکەکە و ئەوانە پەیوەندیم لەگەڵ بکەن تەماشام کرد ئەوانە هەمویان لە هێزە ئەمنیەکانی یەکێتیدا کار دەکەن پەکەکە حیزبی بۆ دروست کردووە بۆی ئۆپۆزیسیۆن بێ تەماشا دەکەی لە حیزبێک لە
جیهازێکی عسکەری کار دەکا کە ئەو جیهازە بە قسەی خۆیان دروست بووە بۆ ئەوەی ملیسی یەکێتی و پارتی بپارێزرێت لەوێش دەکاری پێ دەکەن لە مەتار کار بکەی سەر چاوم لە پۆلیسی یەکێتی کار بکە سەر چاوم لە ئاسایش یەکێتیش کار بکە سەر چاوم بە حاکمێکی بێژەر دەسەڵات یەکێتی سەر چاوم بڕۆنە تیمەکانی ئاگرکوژێنەوە لەژێر دەسەڵات یەکێتی جادە دروستکردن مەکتەب ئاوادانکردنەوە سەر چاوم بەڵام بۆ دەچی دەبیە هێزێک کە دروست کراوە بە تەنیا لە بۆ مانەوەی ملیس ئەمانە زۆر کێشەی ئەخلاقی لە بۆ هەندێک هاوڕێن من کێشەکە بەتەنیا لە ئیسلامی سیاسیدا کێشەکە نابین لە هەموو کۆمەلگا دەبینم ئەوە شەڕێکی زۆر گەورەتری و بەرفراوانی دەوێت کە بەداخەوە ئەوانەی پێیان دەگوترێ ئەکادیم و ڕووناکبیر ناستناو ئەو چوارچێوێ بە هیچ شێوێ ناستناوە یان جوێندانە یان تحلیلی هیچ و پوچ و دووبارەکردنەوەیە یانیش ئەوێ لە ژێرناوی ئەکادیمیا بوونەتە کەر وەکو کەر باری هەموو زانیاری دەوڵەت و سەرمایەداری و لیبرالیزمان لە پشتی خۆیان بار کردەوە ببێ ئەوەی بزان لەسەر پشتێت بارەکە چییە من کاتی خۆی شەڕم لەگەڵ حیزبێک کرد گوتم ئەتۆ ئەمن بەکەر دەزانی بەسەر سەر و بەسەر چاوم دەبمە کرد بەڵام من قەرار دەدەم چ بارێک لە پشتی خۆم سوار دەکەم و من دەبێ بزانم لەژێر لەنا ئەو بارەدا چی هەیە ئینجا بەسەر چاو دەبمە کرد خۆی لە خۆیدا کۆمەلگای ئێمە معاملەیەک لەگەڵ کەردەکە دنیا بینیەکەی لە بۆ کەرێک چۆنە دنیا بینیەکەی لە بۆ کۆمەلگای ئێمەش وایە ڕۆژێک هەوڵ ئەدەم لێرە شارێکمان هەیە بە شاری کەران ناسراوە کەر زۆر مقدسە لەو شارە ڕۆژێک هەوڵ ئەدەم دۆکیمنتاریەکتان لەسەر کەر بوو بکەم باشە کەری ئێمە و کەری ئەوان کەرەکانی ئێمە بە پێی کەرایەتی کۆمەلگای ئێمە کەرایەتی خۆیان دەکەن کەرەکانی ئەم شارەی ئێستا دراوسێمە دەدەقەیەک لێم دوورە ڕۆژێک کامیراوانێک ڕۆژنامەوانێک یارمەتیم بدە دەیکەم ئەوە کەرەکانی ئەوان بە پێی کۆمەلگای خۆیان کەرایەتی خۆیان دەکەن ئەمە زۆر گرنگە ئینسان تێی بگە و بەداخە وەکوتم ڕووناکبیر و ئەکادیمی نووسەر و ڕۆژنامەنووس و قەزەتەسی و ژۆرنالیست و مامۆستا و مەلای مزگەوت و حیزبی سیاسی لەژێر ئەمە دەرناکەون هەر بۆیە ئەڵێم لە کوردستانی ئێراندا چالاکیە مەدەنیەکە و حرەکەتە سیاسیەکە زۆر پێشکەوتوترە لە هەموو کوردستانەکانی دیکە حتا لە هەدەپش چونکە لەناو هەدەپش ئەو کێشانەی هەندێک باسم کردن هەندێک کاردانەوەی هەیە هەرچەندە هەدەپە بەڕای من پێشکەوتوترین حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشکەوتوترین حیزبی سڤیلی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەدەپێ من ئەوە ناڵێم بەڵام دیسا لەوێشدا کێشەیەک هەیە کێشەی گوتار هەیە کێشەی گوتاری شاخ لە ناو گوتاری شاردا بۆتە کێشە من لە بەرنامەکانی پێشودا باسی ئەوم کردو لە کەناڵی یوتیوبدا ئەتوان تەماشایان بکەن بەڵام لە کوردستانی ئێراندا لەبەرەوەی حرەکەتی سیاسی نیە و گوتاری شاخ ڕۆدراوە پێشتر لە کۆیە و زڕگوێز بوون ئێستا لەوێش تڕۆدراون تڕۆدانەکەم معنای ئەوە نییە کە من پێم خۆشە دەوڵەتی عێراق حیزبیەکان و سیاسیەکانی کوردستانی ئێران ئیعدام بکە و دەریان بکە و بیان کاتە خواردن لە بۆ ئیطلاعات تیرانی مەبەستەوە نیە من لە ڕوانگە فکرێکە ئەڵێم لە سایەی ئەمەدا کوردستانی ئێران کۆمەلگاکەی زۆر پێشکەوتوترە بە دەقیقی ئەو قسەیە دەکەم لە هەموو بوارەکاندا لە کوردستانی ئەوە لە کوردستانەکانی دیکە ڕووناکبیرمان هەیە ڕووناکبیری و کەسی هۆشیاری کوردستانی ئێران زۆر هۆشیارتر و عاقڵترە لە ئەوەی کوردستانی عێراق لە کوردستانی عێراق شتەکە بەتەنیا ناوە دیپلۆمەکە ناوە لوت جوانیەکە چۆنە دیپلۆمەکەش ئەوە لوت جوانیەکە چۆنە ڕووناکبیریەکەش ئەوە لوت جوانیەکە چۆنە مەلای مزگەوتیشت ئەو هایە هیچ فەرقێکی نییە هەموو یەک پاکێتە لە ناو یەک دابەش دەبێت
ئاگدار بن استراتیژەتێکی نوێ بەڕێوەیە ئەویش استراتیژی ئاک پارتیە ئەویش بە ئاک پارتیکردنی کوردستانە حیزبی پێشکەوتو خواز و دیموکرات و هاوچەرخ لەناو دەبن و ڤێرسیۆنێکی نوێ ساز دەکەن خۆتان بەوە فریومەدن کە کوردستان خەڵکی کوردستان عیلمانیە خەڵکی کوردستان بەڵێ عیلمانیە بەڵام لەژێر گوشاری کولتوری ئیسلامی سیاسیدا دەناڵێنێ ئەوە لەبیر نەکەن حاکم ناچارە بە درۆ ڕۆژی جومعە بچێن نوێژێک بکە بەس بۆی خۆی نیشان بدە خەڵکە لێ ڕازی بە پۆلیس و ئاسایش و هەمووی وە کە ئەمانە دەبێت کەسی بێلایەن لە هەموو بوارەکاندا بێلایەن لە بواری دینیشەوە بێلایەن حاکم مەجبور نییە نوێژ بکە بۆ نوێژ بکە ئەگەر نوێژی نەکرد ئەوە حکومەکەیوی غەڵەتە ئەگەر نوێژی کرد حکومەکەیوی باشە نا داعشەکانیش نوێژیان دەکرد ئەوانەی سەربڕیان دەکرد ئەو حیزبوڵڵای جەماعەتی عەلی باپیریش شەڕی دەکرد ئەوەی دەکرد هەمویان دەیان کردن ئیتر نامەوێ لەمە درێژتر بکەم ئەو استراتیژیە لە کوردستانی تورکیادا بەڕێوەیە و لە کوردستانی عێراقدا بەڕێوەیە ئەمە یەدەکێکە لە ناو استراتیژی دەوڵەتی تورکیادا کاری بۆ دەکرێت ئەگەر لەو پلاناندا سەرکەون لەمەدا ئاوا دەکەن ئایا ئەو پلانە بەتەنیا ئەکرێ بە شەڕی چەکداری گەریلاکەن وەڵامی بدرێتەوە بەڕای من نەخێر ئەو پلانە شەڕێکی زۆر زۆر فکری و کولتوری و سیاسی و کۆمەڵایەتی پێویستە لە هەموو بوارەکاندا لەوەدا ئەوەدا ئەکرێ دیسان لێم بەهەڵە تێمەگەن من ناڵێم هودا پار و عەلی باپیر و سلاحەدین و جەماعەتەکانی دیکە ئەو ئیسلامیەکانی دیکە ئەوەی هەموو ڕۆژێ دەبنا دووسێ پارچە دەگەین ڕاندخۆرەکان من ناڵێم ئەوانە پۆتانسیەلی کۆکردنەوەی دەنجیان هەیە بەڵام ئەمانە ئەکرێ بکرێنە هێزێکی ئۆپەراسیۆنێڵ دەگەی هەندێک کار ئاک پارتی بەخۆی دەکە لە ڕووی استراتیژی و سیاسیەوە هەندێک کاری ئۆپەراسیۆن و عەمەلیش دەدات بەوانەوە ئێستا خەریکە ئەمەدەیکەن ئەم شەڕە تایبەتە دەکەن ئێستاکە دەگەی نمونونەکانم هێنایەوە خوێندکار دەبا کۆی دەکاتەوە دەیباتە تورکیا بەڵام خوێندکارێک کە تورکیا وەری بگرێ خوێندکارێکی فەقیر لە بەرامبەر ئەوە چی لە داوا دەکات ئەگەر پارەی لێ وەرناگرێ ئەگەر لە هەولێر جێگای بۆ دەکاتەوە لە شوقەکاندا خوێندکار چونکە شوقەی نییە چونکە کوردایەتی دزە شوقەی نییە جێگای نییە لە بۆ خوێندکار ئێتر خوێندکار دەکەوێتە ناو تۆڕە جاسووسیەکانی میت ئەویش شوقەیەکی پێدا لە بەرامبەر ئەو فلانە راپۆرتم پێ بدە لە بەرامبەر ئەوە فلانە کارم بۆ بکە ئەمە هێزە ئیسلامیەکانی کوردستانی عێراق دەیکەن و چەندین کاری دیکەش دەکەن دیقەت و سەرنجی خەڵکەکە بڵاو دەکەنەوە و پەکەکەش کەوتۆتە ناو 1001 کەم و کورتی و دوورکەوتنەوە تەنانەت لە خەتی خۆشی لەوبارەیە بەتەنیا خۆی بەوە بەستۆتەوە ئیتر لێرە ساڵانە کۆبوونەوەیەک لە بۆ لۆزان بکەن چۆن کاتی خۆی لەلای ئێمە لە شەقڵاوە شوعیەکان بەتەنیا یەک کاریان هەبوو ئەچونە حاجی بایز لە یەکی ئایار جەژنی کرێکارە ئەچونە حاجی بایز تێگەی هەڵپەرشیان دەکرد و سەرچۆپیان دەکرد و دۆڵمەیان دەخۆن ئەوان دەستنە لۆزان و کاتێک دەستنە لۆزان لە دار و بەر دەپاڕێنەوە بۆ ئەوەی قەرەزێکی ئیسلامی قەرەزێکی یەکگرت و قەرەزێکی کۆمەڵی دادگەری قەرەزێکی فلان و بێوان بزوتنەوە ئەوانیشیان لەگەڵ بێن تێگەی ئەوانیشیان لەگەڵ بێن قەرەزی بزوتنەوە و ئیسلامی ئۆلاو بۆ نایێتە لۆزان لە هوتێلی 5 ئەستێرە دانیش لە ساسایی پەکە لەسەر ئەو ئاوە و دووسێ ڕسمانیش بگرێ و تێگەی دێتە پەکەکە چۆن دەتوانانی وەڵامی ئەو قۆناغە سەختە بداتەوە کە گوتم ڕەهەندی فکری و استراتیژی و کۆمەڵایەتی و ئاینی زۆر بەرفراوانتری هەیە دەبێ ئەتۆ حەمید بۆز ئەرسلان بەردەوام ئەو شتە دووبارە دەکاتەوە ئەڵێ دەبێت کوردەکان لە هەموو بوارەکانی کولتوریدا تێکۆشان بکەن لە سینەماوە هەتا هونەر هەتا پیشە هەتا ئەدەبیات لە بۆ هەندێش ئەڵێم ئەوەی زارا محەممەدی کردی هیچ حیزبێک نەیکردو و ناشیکە ئەو کوردانەی زمانی کوردیان خستە ناو گوگل ترانسلیت بە هیچ حیزبێک نایکە هیچ حیزبێک نایکە
تەماشاکە ئەوە دیارە تەماشای بارزانیەکان تەماشای منداڵەکانی تاڵابانیەکان تەماشای ئیسلامیە ژن مهندیسەکان بکە یعنی داهێنانی ئەوانە چییە بەڕاستی بەتەنیا لە کاتی هەڵبژاردن بڵێن کەینێ موچە دێ بۆ موچە نایە ئەی ئێوە لە سەردەمی ڕێفراندۆمدا بەیعەتان نەداوە ئەی ئێوە بەیعەتان نەداوەتە ئابووری سەربەخۆ کەستان فزەتان هاتووە لە جەماعەتی گۆڕانی ئیخوانی و عەلی حەمەد ساڵحەوە بگرە هەتاوەکو دەگاتە ئیسلامیەکان هەمووتان ئەمەتان کردووە بەڵێ کردوتانە کە کردوتانە ئەتو بە چ ڕوویەک دەتەوێت من ئیقناع بکەی بڵێ وەڵام من دەمەوێ موچە دابین بکەم بۆیە بەشداری هەڵبژاردن دەکەم ئەتۆش دەنگم پێ بدە دەنگت پێ نادە دەنگیشت پێ بدەم دەنگیش تێنا هیچ شتێک لە واقعیەت ناگۆڕێتەوە و پێشموانی ئەنجامی ئەو هەڵبژاردنە پارتی بدۆڕی نەدۆڕی هیچ لە واقعیەتەکەم گۆڕی هێزە ئەمنیەکان ئەنجامی هەڵبژاردن یەکلایی دەکەنەوە یەک لە ڕووی کولتوریەوە لە ڕووی کاری کۆمەڵایەتیەوە هیچ کارێکتان نەکردووە ناتوان قەناعەت بە من بێنن کە ئێوە ئەگەر هاتنە سەردەسات لە ڕووی کولتوریەوە لە ڕووی فۆرمەوە فۆرمێکی نوێ کولتورێکی نوێی سیاسی دێنە مەیدانەوە درۆ دەکەن نەخیر من ئەوە نابێ ئەگەر دەتانەوێت باوەڕتان پێ بکەم پێشتر لە جادە پێش هەڵبژاردن هەندێک چالاکیم بۆ بکە کە لە ڕووی فکری بایەخی هەبێت بڕۆ لەگەڵ عەلی باپی دەکەن لەگەڵ سلاحەدینەکەن لەگەڵ شاسوارەکەن لەگەڵ منداڵەکانی نەوشیروان لەگەڵ بنەماڵەی تاڵەبانیەکان ئەگەر ڕاست دەکەن بڕۆنە سەر جادە ڕێگا لەو کەمیونانە بگرن کە نەوتی ڕەش لە بۆ پاکستان و ئێران و تورکیا دەبن ڕێگای لێ بگرن ڕێگای مەدەن دوو ڕۆژ چالاکێکی وا بکەن مە قەناعەتان پێ دێن دوو ڕۆژ چالاکێکی وا بکەن کە ئەوەی کە ئینسان نابێ بۆ درۆ بۆ ڕازیکردنی کۆمەلگا بچێتە مزگەوت ئەو شوێنانە دابخەن کە لوتی خەڵکی دەبڕن چوونە دەرەوەی خوێندکاران بە تایبەتی لە بۆ وڵاتانی وەکو ئێران و تورکیا و ئەوانە ڕابگرن ئەوە خەتەرە لەسەر ئاسایشی نەتەوەیی ئەو دیپلۆمەی تورکیا لێرە هیچ کەسێک قوونی خۆی پێناسڕێتەوە نە دیپلۆمی تورکیا لە ئەوروپا ئەو مەکتەبە بە پارانەی ئەمریکیەکانیش فەڕەنسیەکانیش ئیسرائیلی و بەریتانیەکانیش تێگەی ئەو کەسانەی کە لەوێ دیپلۆم دێن بە هەموو خزم و کەسەکانم گوتووە لێرە هیچ لە ئەوروپا هیچ کەس قوونی خۆی پێناسڕێتەوە ئیشیان پێ نادەن کاریان پێ نادەن ئەست و ئەسەسی نیە کاریان پێ نادەن بەو دیپلۆمانە چونکە ئەو دیپلۆمە بەتەنیا بۆ ناوە مەکتەبێ کە بە پارە بوو ئیتر سفر وازی لێبینە ئەوە بەتەنیا بۆ ئەوە دروست بە ئەخلاقت تێبگا و بێمستەوات بکە و بارێکت لێبارکە زانیاریەکت لێبارکە وەکو ئەکادیمیەکانی ئێمە تێگەی کە نەزانی لەسەر لە پشتەوە بەتەنیا زانیاری دەوڵەت و زانیاری لیبرالیزمی ئابووریت لێبارکە هیچی دیکەت لێبار نەکراوە بەڵام نازانێ و بارە چی تێدا هەڵگرت تێگەی کەواتە فەرقی تۆ چییە لەگەڵ کەرێک کە من ئێستا پێت بڕم لە بازار بڵێ کەر شەقێکم لێ دەی دەمکوژی فەرقت چیاخە ببنە کەرێک بارەکە هەڵگرن بەڵام ئەو بارە بە خۆتان هەڵی بژێرن کامە بارە وە کەینێ هەڵدەگری کەینێ هەڵناگری وە چیە بارەکەت بزانە بە خۆت بڕیاری سەر ئەو کاتە کەربوون باش هیوادارم لێم تێم بکەن لەو چوارچێوەیەدا ئەگەر کۆمەلگا بە خۆی گۆڕانکاریەک نەکە و نەتوانی خواحافیزی لەو هەموو پارادیگما و کولتورانە بکە بە تایبەتی ئیسلامی سیاسی دواکەوتووی درۆزنی سەختەچی کە دژی خودای خۆشیەتی ئەمە خواحافیزی لەمە نەکە ئیتر خواحافیزی لە کوردستان بکە کوردستانەکەتان لە ئێستاوە سەر لە نوێ دیزاین دەکرێتەوە و دەکرێتە جۆرێک لە تاڵیبان بەڵام ئەو تاڵیبانە ڕەنگ بێ لە جیاتی کەشیدە ئەفغانیەکە کەڕەڤاتێک بۆ یەمباغێک ببستێ ڕەنگ بێ ئەمە جیاوازەکەی بێ ڕەنگ بێ جلی کوردی لەبەر بکە ڕەنگ بێ ئاڵای کوردستان بەرز بکاتەوە
ئەوەنی ئالای کوردستان چەندجار لەسەر مێزەکانی هاکەن فیدان و چاوەش ئۆغڵ و لەسەر ملی پازدارێک بینراوە ئەمە کێنێ کێشێ ناوەڕۆکە کێشێ ناوەڕۆکە چوونە هیوادارم لەو بەرنامە دوور و درێژەدا کە زۆرم درێژ کردەوە سوودێکم بە ئێوەی خۆشەویست بەخشی بێ تکایە دیسە دووبارەی دەکەمەوە مادەم پێت وایە ئەو بەرنامەیە ئەو قسەنە جیاوازن لەگەڵیدا یان لەگەڵیدانی تێبێت لەسەری هەیە ناڕەحمەت هەیە بەسەر چاو بەڵام هەوڵ بدا شایر بکە بڵاو بکەوە بە دۆست و هەواڵانتی بگێنە ئەوانەی ئابۆنەمەند یعنی سوبسکرایبیان نەکردووە تکایە بیکەن لایکێکیش دەبێتە هۆی ئەوەی کە خەڵکی جیاوازتر ببینی کۆمنتێکیش دەبێتە هۆی ئەوەی خەڵکی جیاوازتر ببینێ ڕێز و سڵاوم تا بەرنامەی ئایندا